یەکەم فستیڤاڵی بەرەمە خۆماڵی و سروشتیەکانی ئەورامانە. ئەم خاوەن باخە بەشێکی زۆری بەرەمی باخەکەی هێناوەتە فستیڤاڵەکە و دەڵێت بەرەمی هەنجیر ئەم ساڵ کەمە و کەشوهەوا کاریگەری لەسەری داناوە. وەکو من 20-25 کیلۆ هەنجیرمە چنی مثال باوەڕ ناکەم 10 کیلۆم چنی ئەمەش زەردە هەنجیرە و شاهەنجیریشی تایە بەڵێ دوو جۆرە سعری وەڵایم بە 7,000-8,000 تبزان خۆجارە ئیسە گەرمەوە هیچ نافرۆشت و نازانی بازار چۆن و چۆنی زۆر شتێکی باشە ڕۆڵا دەستخۆشیان یەکەم وەڵامە هەنجیری مەتەقی خۆمانە زەردە هەنجیرە زەردە هەنجیری شاهەنجیری پێڵەن شتێکی زۆر جوانە و بەرهەمێکی زۆر جوانە. ئێستا بە حکمیەوە هێشتا سەرەتای بەیانیە قەرەباڵ خەبەڵام هێشتا قەرباڵەکەکی وا دروست نەبووە. وەڵا بەرهەمەکانە ماشەڵا زۆرن زیاد لە 150 بەرهەمان هێناوە بەڵام زۆر دیارەکانمان هەنگوینمان هەیە هەنگوینی سروشتی هەنگوینی 100% سروشتیمان هەیە بێغەش لەگەڵ دۆشاوی گەزۆمان هێناوە ڕووبانارمان هێناوە دۆشاوی تو دۆشاوی ترێ دۆشاوی خورما هەمویان سروشتین زۆربیان شتان خۆمان دروستێکەین. فستیڤاڵەکە خۆی لە 100 دوکانی جۆرا جۆردا دەبینێتەوە لە خواردن و بەرەمی کشتتوکاڵی و ئیشی دەست و کللتوری و نەری پێک دێت هەنگاوێکیشە بۆ زیادکردنی ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ ناوچەکە. بەڵێ لێرە نزیکەی 100 کەپر دابین کراوە بۆ خاوەن کەپرەکان نزیکەی 120 کەس لێرە وەکو سەرچاوێکی هێلی کار بازاری خۆی ئەکا خۆی بینێتەوە لە بەرەبوومی کشتتوکاڵی لە ترێ و هەرمێ و هەنجیر و قۆخ و گوێزی تەڕ و هەمان شت بە وشکەیش ئەوانەمان هەیە و خواردەمەنیمان هەیە لەگەڵ کارە دەستیەکە. مە لە کەرکووک هاتوینە بۆ فستیڤاڵی هەنجیر وەڵا کڕیمانەوە تا لە ئەم پیاوە بە ڕێزەوەش خاترمانی کرد بەخوا ئەوێ دەوانە هەمووی فرۆشتاوە بەزێم بە زۆر لێمانسن هەنجیرەکان کیلۆی بە 7.5 باش لای خۆمان هەنجیر هەیە هەنجیری تەختەقەیە لە کەرکووک بە زۆر کۆمە باش نییە. بەرەمی خۆماڵی و سروشتی سەرتاپای فستیڤاڵی بەرەمە ناوخۆیەکانی داپۆشیوە کە لەلایەن تۆڕی ڕێکخراوەکانی خورماڵ و لایەنە پەیوەندیدارەکانی وەکو گەشتوگوزار و کشتتوکاڵی پارێزگاکەوە کاری بۆ کراوە و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام گوندی ئەحمەداوە.